ئایا پێشبینی بوومەلەرزەیەکی تر دەکرێت داکتەر بەختیار قادر مامۆستایی جیۆفیزیک لە زانکۆی سلێمانی ئێستا ڕاستەوخۆ لە سلێمانی لەگەڵمانە دکتۆر ئەم کاتت باش سوپاس بۆ کاتی جەنابەت دەتوانی چی بڵێی لەسەر ئەم بوومەلەرزەی کە لە تورکیا و سووریا بووە مەش دەزانین کە ئەو هەرێمە لەسەر هێڵی بوومەلەرزەکانە دەوتری ئەوەندە ساڵە. بەڵێ زۆر سپاس بۆ طبعا بەنسبەت ئەم بوومەلەرزەی کە دوێنێ ڕوویە کاتژمێر 4:7 دقیقە بەنسبەت پسپۆڕە لەو وارەدا زۆر بە ئاسایی ئەیبینن چونکە بەڕاستی ئێمە هەبێ بزانین کە بوومەلەرزە لە هەموو شوێنێکی دنیا ڕوونایەت لە هەندێک شوێن ڕوویە کە ئەوانە ناونراوە هێڵی بوومەلەرزەی یەک لەگەڵ هێڵی بوومەلەرزەی دوو. تورکیایەکێکە لە وڵاتانی کە دەکەوێتە سەر هێڵی بوومەلەرزەی ژمارە 2 کە بەرپرسیارە بەنسبەت لە سەیە 10 بوومەلەرزەکانی هەموو جیهان. بۆچی تورکیا کەوتۆتە سەر ئەو هێڵە؟ لەبەر ئەوەی ئەبێ باش بزانین کە توێکڵی زەوی لە کۆمەڵێک پلێت تێک هاتووە، واتە توێکڵی زەوی پارچە پارچەیە، تقریبا 8 پارچە گەورە لەگەڵ 7 پارچەی بچووک. تورکیایەکێکە لە وڵاتانەی ئەکەوێتە سەر پلێتی ئەنەدۆڵ، بەڵام منتیقەی ئێمە عێراق لەگەڵ سووریا لوبنان لەگەڵ بابڵێن سعودیە و قەتەر ئەمانە لەسەر توێکڵێکن لەسەر پلێتێکن پێوەترێ پلێتی عەرەبی. ئاراستەی پلێتی عەرەبی ساڵانە لە جوڵەیە بۆ لەبەرەوەی ئەم پلێتانە ئەم توێکڵانە لەسەر مەگماش بەردێکی تواوەیە، کەواتە ئاراستەکەی بەرەو تورکیایە پلێتی عەرەبی. بەڵێ بەڵێ دکتۆر بەختیار قیش طبعا کە بەتەنیش فەرموو قسەکە تەواو کە فەرموو. بەڵێ پلێتی عەرەبیش هەمان ئاراستەی باکووری هەیە، بەڵام پلێتی تورکی ئاراستەکەی بەرەو وێستەواتە بەرەو ڕۆژ ئاوایە. جا بینی ئەم پلێتانەیە احتیکاک بەرکەوتن هەیە. ئەم بەرکەوتنە تاقەیەک وزەیەکی زۆر گەورە دروست دەکات. لە چەند ساڵێکە ئەم موزەیەکەوە بێتەوە، جاری وایە 4 ساڵ 5 ساڵی پێ ئەچێت ئەم موزەیە ئیتر بەردەکانی با بڵێن تورکیا کە لەسەر درزە لەسەر کەلێن لەسەر با بڵێن فۆڵتێکە، فۆڵتەکە پێوتێ ئەنەدۆڵیان فۆڵت، لەسەر ئەو فۆڵتەیە بەردەکان تەحمل ناکات، بەرناگرێت، هێزەکە زۆرە دەقێتەوە شەپۆل دروستە بێ ئەم شەپۆلانە یانە سەر ئەرز. بەڵێ دکتۆر بەختیار دەوتری کە بوومەلەرزە لە شوێنێک ڕوویدا و بە تایبەتی چەندین بوومەلەرز و بوومەلەرزەکانی دوای بوومەلەرزەکە ڕووەدا ئەبن بەهۆی ئەوەی درزەکان یەک بگرنەوە، بەردەکان یەک بگرنەوە، ئەوە پێشبینی دەکرێت کە چەند ساڵێک لەو شوێنە بوومەلەرزە نەبێ. ڕاستە ئەمە و ئەمە یەک دوای ئەوە زۆر خەڵک پێشبینیەوە دەکەن کە بوومەلەرزی تر لە ئەم چەند ڕۆژە لە تورکیا و لە ناوچەیە ڕوو بداتن. ئەمە تا چەندێ ڕاستە؟ بەڵێ بەنسبەت ئەم بوومەلەرزەی کە ڕوویە لە غازی عەنتاب بەڕاستی تورکیا دوو درزی گەورەیە. درزە گەورەکان بەرپرسیارن لە دروستبوونی بوومەلەرزە. درزی یەکەمیان بە بەشی باکووری تورکیا ڕوات لەژێر بەحری دەریای ڕەش، دوایی ئەڕوات بە خوار ئەستەمبوڵ هاچێ بەرەو ئەوروپا. زۆربەی بوومەلەرزەکان لە 100 ساڵی ڕابردوو لە تورکیا کە گەورە بوون لەسەر ئەم هێڵە ڕوویاوە، بەڵام ئەمەیان تازەیە. ئەم هێڵەیان کە درزی دووەمە زۆر کەم بوومەلەرزە، یعنی خەڵکی ناوچەکەش ڕانە هاتوون لەگەڵەوەی کە بوومەلەرزە لەسەر ئەم هێڵە ڕوو بە. ئەمەیان پێوترێ فۆڵتی وێست، یعنی ڕۆژهەڵاتی تورکیا. ئەمە نزیکەی تقریبا 450 بۆ 500 کیلۆمەتر ئەم درزەیە، ئەم جارە لەسەر ئەم فۆڵتە ڕوویە. بەڵام کە ئەم بوومەلەرزەیە ڕووەیات لەبەر ئەوەی بەردەکان هەمویان با بڵێن درز و بۆشایی و کەلێنیان تایە، ئەم هێزە گەورەیە واکە کە دوای بوومەلەرزە ڕئیسیەکە کۆمەڵێک ئافتەر شۆک هەبێ کە پێی ئەڵێن بە کوردی پاشە لەرزە. ئەم پاشە لەرزانە ژمارەکانیان ڕۆژ بە ڕۆژ کەمەکات، طبعاً لە 7 هات بۆ 6 دواییە بۆ 5 بۆ 4 وردە لە ماوەی 3 مانگێکە ئەمە بەردەوامە بێت. دوایی نهایەتێکی هەیە، کۆتایی تری ئاسیا مانگیا 4 مانگ کۆتایی بەم بوومەلەرزانەیەت و ئەمانە بەعکسەوە ئەمانەش زەرەریان هەیە بۆ ناوچەکە، نابێتە هۆیەوەی کە ناوچەکە با بڵێن بەڵاز وەرگرێت. ئەمانەش هەر زەرەری خۆیان هەیە، بەڵام ئەبێ ڕووبن بۆ چونکە لەژێر تورکیا چەندین لەژێر بەردەکانی تورکیا چەندین ناوچەی لاوازەیە. ئەو لە ناوچە لاوازانە بەهۆی ئەم بوومەلەرزە گەورەیە هەمووی تووشی حاڵەتی کریتیکەڵ بوو، کەواتە ئەبێ بجوڵێن.
ابي او وزه او طاقه او منطقهش ريليز بيت يعني تحرير بيت دلوا انجا استقرار لناوچەکە دروست بێت. ما بەست کە باسی استقرار دەکەی استقراری سوکانی خەڵک چونکە ئەوەی کە جرابت باسەکەی هەمووی ڕاستی زانستیە یعنی بووە بە بەدیهی هەر کەسێک دەزانێت چەندین ساڵە زانست نیشانی داوە کە ئەم شتانە ڕاستن ئەو هێڵەی کە تۆ باسەکەی هێڵی بوومەلەرزی 1 و 2 هەیە و بوومەلەرزە لەوێ ڕووەدا ینی چارەسەری چییە خەڵکەکە لە خەڵک لەو ناوچانە نەمینن؟ بەڵێ پرسیارەکە جوانە طبعا بەڕاستی کە من ئەڵێم ناوچەکە هاوسەنگی خۆی وەرەگرێت استقرارەکە لە ناحیەی تحریر لە ناحیە هاتنە دەرەوەی وزەیە کۆمەڵێک وزە لە ماوەی 5-6 ساڵ کۆبۆتەوە پێویستە ئەوانە هەمووی بێتە دەرەوە هەمووی ئەتەقنەوە لە ڕێوەی بۆ باتە سەر دوای ئەوە ناوچەکە استقرارەکە لە ڕووی نیشاتی بوومەلەرزە لە ڕووی چالاکی بوومەلەرزە بۆ ماوەیەکی تر ئایا ماوەکە 2 ساڵە 3 ساڵە 4 ساڵە لەوانەیە بوومەلەرزە لەو ناوچەیە ڕوونەیە پێویستی بکاتە بۆ ئەوەی ئەو تاقەیە کۆبێتەوە چونکە وەکو تامپلێتی عەرەبی ساڵانە 20 میلیمەتر یعنی 2 سانتیمەتر حرەکە کەمە ئەمە نابێتەوە لەو تاقەیەک یا وزەیەکی زۆر کۆبێتەوە پێویستی بکاتە بەڵام بۆ ئەوەی کە بڵێن ئایا ئەو ناوچەیە خەتەرە نەخێر ناوچەکانی هێڵی بوومەلەرزە لە هەموو دنیاە خەڵک لەسەریەژی کە لە یابان با بڵێن یەکێکە لە ناوچە هەرە خەتەرەکانی دنیا لە خەڵکێکی زۆر لەسەر هێڵی بوومەلەرزە ئاژی بەڵام لێرە ئێمە بۆ ئەوەی خەڵکی ناوچەکە دڵنیاکەین ئەبێت ڕوو لە سترەکچەری خانوەکان بکەین ئەبێ خانوو سترەکچەری عیمارەکان بە کۆدێکی بوومەلەرزەی بەقووەت دروستکرێت ڕاستە ئەوانەی تورکیا هەندێکی بە کۆدی بوومەلەرزە دروستکراوە بەڵام کۆمەڵێکی لەبەرەوەی کە بۆ نمونامە اقتصاد و مەسائلی پارەیە کۆدی بوومەلەرزە خەرجی زۆری ئەوێت سیرەکەن ئەو کۆدا جێبەجێ ناکەن لە دروستکردنی بیناکە لەبەرەوە بێ تورکیا جارێکە مراجعەی خۆی بکاتەوە بۆ ئەوەی بتوانێت خەڵکەکەی بپارێزێت کۆدی بوومەلەرزە دروستکە و بیناکانی بە شێوەیەکی هەندەسی بەقوت کە ڕزیستانسی بەرگری بوومەلەرزە بکەن. دکتۆر بەختیار دروستکردنی کۆدی یان دروستکردنی باڵەخانە بە کۆدی بوومەلەرزە شتێکی ئاسان نییە و دوای ئەوە بینیمان ئەگەل باسی مێژووی بوومەلەرزە لە تورکیا بکەین بیرمان دێتن بۆ نمونە لە 1990 لە ئەستەمبول بوومەلەرزەیەکی هەری گەورە بوو 18,000 کەس مردن ئەوەی وان لە 2010 لەبیر ئەمانە چ پندێکمان پێدەن چ دەرسێکمان پێ دەڵێن؟ بەڕاستی بڵێ ئەمانە تەبعەن پندێکمان پێڵێن پێمانەڵێن وڵاتەکەم ئاکتیڤە لە ڕووی بوومەلەرزەوە و بوومەلەرزەش کات توش کاتەکەی دیاری نەکراوە بەڵام شوێنی ئەزانین مادەم شوێنەکانی ئەزانێت تەبعەن مرۆڤ لە سەرەتاوە شوێنیشی نەزانی بەڵام دوای دیراسات و ڕیسێرچێکی زۆر شوێنمانزانێت ئێستا ماوە کات بزانین کاتیش دیراساتێکی زۆرەکرێ بەڵام کاتی پێویستە کەواتە لەبەرەوەی شوێنەکان ئەزانێت کەواتە ئێمە یعنی ئەو وڵاتانی کە لە ڕووی بوومەلەرزەوە چالاکن پێویستە لە ڕووی دروستکردنی سترەکچەر و یا بینای استراتیژی وەکو بەنداوەکان وەکو باڵێن ڕێهای وەی و ئەمانە پێویستە هەرچەنە خەرجی زۆر بێ وەکو چۆن لە یابان جێبەجێکرێت لە بوومەلەرزەی هەشتی سەیرەکەی با بڵێن ئەوانەی کە گیان لە دەستن ژمارەیەکی کەمە کەواتە ئەم وڵاتانەش ئەبێت باڵێن فشارێ بخەنە سەر ئەو کەسانە یا ئەو کۆمپانیانەی کە ئەم بینایانە دروست دەکەن ئەم عیمارانە دروست دەکەن بۆ ئەوەی لە 100 کۆدی بوومەلەرزە بۆ ژمارە 8 دروستکە نەک بۆ ژمارە 6 تورکیا تازە وڵاتێکە ژمارە 7 تیان ڕووە یعنی ڕێختەر 7 ڕێختەر 8 واتەوە ئەکرێت لەبەرەوە پێویستە بیناکانی بە کۆدی بوومەلەرزە لە زۆنێکی زۆر ئینتێنسە کە پێڵێن خەتەرترین زۆنە بێت لەو زۆنەیە ئەو زۆنە بەسەر بیناکان. زۆر سوپاس دکتۆر بەختیار قادر مامۆستای جیۆفیزیک لە زانکۆی سلێمانی لەگەڵمان بوو. سوپاس.